توانای داراییان هەیە و تایبەتی ئەوانەی کە لە ناوچەکانی مێرگەپان و سیتەک لە قەراق لەو شوێنانەیە نیشتەجێن خانوو و شوێنی حەوانەوەی تایبەتی خۆیانیان هەیە تکایان لە یەکەم وەکو دەستپێشخەریەکی نیشتیمانی ئینسانی ژینگەی گەردوونی بەشدار بن لەگەڵمان بۆ ئەوەی کارەبای خۆیان بگۆڕن بۆ وزەی خۆر و ئەو شارە زۆرەی لەسەر کارەبای نیشتیمانی هەیە کەمی بکەنەوە بۆی خۆیان ببن بە خاوەنی کارەبای خۆیان وزەی خۆیان و ئەو پشتیوانی ئەوانیش بۆ ئێمەوە ئاکاکە ئێمە بتوانین لە ڕێکخراوەی دەوڵەتیەکان و نەتەوەی گرتوەکان و وڵاتانی دنیا کاری لەو شێوانە بکەین بۆ تەواوکردنی پرۆسەی دەستپێشخەریەکانی ئێمە کاری گەورە و گرنگمان کردووە لەگەڵ زانکۆی بریشیا وەسواسەوە وێستگەیەکی مێگاواتیدا ئەمەزرێنن وەزارەتی کارەبا بە سوپاسەوە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریاوە سێ وێستگەی 25 جێگاواتی بۆ هەیە لە پارێزگاکانی سلێمانی و هەولێر و دهۆک دابمەزرێنێ لەگەڵ وڵاتی ئەڵمانیا بە سوپاسەوە قسەمان کردووە بە هیمەتی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی کە وێستگەیەکی وزەی خۆرمان بۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی بۆ دامەزرێنن و ئێمە ژوور دەستپێشخەری خۆمان لە پارێزگای سلێمانی هەوڵمان ناوە لەو بودجەکەمەی لەبەردەستمانایە و بۆ پشتیوانی کە حکوومەت و کەرتی تایبەت کردوینی بەشێکی زۆری لەو دام و دەستگایانی هەمانە یان بیانکەین بە وزەی خۆر یا وزەقاکەکانی تر و چاکردنەوەی تۆڕبینەکانی دوکان و دەربەنیخان کە ئەویش بە وزەیەکی پاک لە ڕێئاوە بەرهەمە هێندێ دەستمان پێ کردووە و هیوادارم هەمووتان لەگەڵمان بن بۆی چۆن سلێمانی لە کوی شتەکانی ترە دەستپێشخەر لە پێشەوە بووە لە بابەتی وزەنوەکانیش لە پێشەوە بێ کە ئەمەش کارێکی گرنگە و ئەمان خاتە سەر ئاراستە جیهانیەکەی کە بەشەریەت هەمووی بەیەکەوە ئەبێت پشتیوانی بکە کە پاراستنی ژینگەیە بەکارهێنانی وزەنوەکانن چەسپاندنی دیموکراسیە مافەکانی مرۆڤە حکمی ڕەشیدە و دروستکردنی ئاسایش و ئارامی و سەقامگیریە لە جیهانە دروستکردنی ئابوووریەکی ڕاستەقینە و ڕەوایە لە ئاسی جیهانە و ئەمان خاتەوە بەرەی کابێ بە هەمومان ژایەتی بکەین کە تیرۆر و کە گەندەڵی و کە ساختەکاری و کە مەوادی مخەدیر و کە پیسکردنی ژینگە و کە نەهامەتیەکانن وەکو چۆن بینیتان جیهان هەمووی بەیەکەوە بێ ڕووبەڕووی ئەم دۆخە تازانە بێتەوە وە کۆڕۆنا وانەی فێرکردین کە ئەگەر هەمومان بەیەکبین ئەو بەدڵنیاییەوە بە هیچ جۆرێک تا کەسێک لە جیهانا ما بێت ناتوانرێت مەترسی ئەم ڤایرۆس و پەتایە بنەبڕ بکرێ بۆیە لە بابەتەکانی تری شادیسانە بێ بەیەکەوە بین جارێکی تر پیرۆز بێ لە ئێوەی خۆشەویست سوپاستانەکەین پشتیوانی خۆمانتان بۆ دووپاتەکەینەوە خوای گەورە پشت و پەنای هەمووتان بێ سپاس بۆ پارێزگاری سلێمانی دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر بۆ وتەکەی. کۆمپانیای ئاڵا ئاوی سلێمانی توانیوێتی سنوورە ناوخۆیەکان تێپەڕێنێت و وەک یەکەم کۆمپانیا لەسەر ئاستی عێراق بەرهەمەکانی هەناردەی وڵاتانی ئەوروپی و ئیماراتی بکە. ئێستاش بەڕێز شاهۆ عەلی بەڕێوەبەری هونەری کۆمپانیای ئاڵا ئاوی سلێمانی و سەرپەرشتیاری جێبەجێکاری پرۆژەکە با فەرمێ بۆ پێشکەشکردنی وتەکەی. بەناوی خودایی گەورە میوانان و ئامادەبوانی بەڕێز بە خێراتنی گەرمی هەمولایەکتان دەکەین و بە خێراتن سەرچاومان خۆمان بە خۆشحاڵ دەزانین کە هەمومان لێرەین ئامادەین بۆ کردنەوەی هەنگاوی یەکەمی پرۆژەیەکی گەورەی مەزن لە بواری و زەنیۆبووەکاندا کە بەندە سەرپەرشتی کردووە و بە یارمەتی خوددا و هاوکارەکانم لە کۆمپانیای ئاڵا و کۆمپانیای خەرمان قۆناغی یەکەمیمان تەواو کردووە و بۆ هەموو کارەکانی پشتمان بە زانیاری و توانای خۆمان بەستووە. بەڕێزان، توانای قۆناغی یەکەمی ئەم پرۆژەیە بەرهەمهێنانی 200 کیلۆوات کارەبایە لە تیشکی خۆر. ئەم سیستەمە لە جۆری ئۆنگریدە و باتری لە سیستەمەکەدا بەکار نەهاتووە کە بە تەواوەتی دۆستی ژینگەیە و هاوشێوەی سیستەمی وزەی خۆری وڵاتانی پێشکەوتووە. ئەم سیستەمە لە دوو بەشی سەرەکی پێکهاتووە: تەختەی خۆری کە ڕووناکی خۆر دەگۆڕێت بۆ کارەبا و ڕوبەڕووی خۆر دادەنرێت. بەشەکەی تری ئامێری ئینڤێرتەرە کە ڕێکخەرە لە نێوان کارەبای تەختە خۆریەکان و کارەبای تۆڕی نیشتیمانی. ئەم سیستەمە بە شێوەی ئۆتۆماتیک بە هەبوونی کارەبای تۆڕی نیشتیمانی و یان مۆلیدەی کارگە کار دەکات و هاوکاری دەبێت
لەو ڕۆژانەی کە کارگە کار ناکات ویان بە هەر هۆکارێک کارگە لە کار دەوەستێت ئەم سیستەمە بەبێ چاودێری بەردەوام کاری خۆی دەکات و کارەبا بەرهەماتۆکەی دەچێتەوە تۆڕی نیشتیمانی کارەبا و بەکارهێنەرانی تری کارەبا سوودی لێ دەبینن. ئەم پرۆژەیە وەک گوتمان لەسەر ڕوبەری دۆنمێک بنیاد نراوە. ئەو ڕوبەرەی کە بۆ ئەم مەبەستە بەکار هاتووە هیچ سوودی تری نییە بۆ مەبەستی تر. خۆشبەختانە جێگەی چەندین مێگاواتی وا ڕوبەرمان هەیە. سوودێکی تری ئەم پرۆژەیە بوارە ژنگەیەکەیەتی بەداخەوە لە وڵاتی ئێمەدا بەبێ هیچ سانسۆرێک پیس دەکرێت. ئەگەر ئەم بڕە کارەبایە بەسەر چاوەی سووتاندنی سوتەمەنی بەرهەممان بهێنایە ئەوە بڕێکی زۆر گەرمی و CO2مان دەکردە ژینگەوە و پێویستمان بە نزیکەی 4000 درەختی تاوە پێگەیشتوو دەبوو بۆ پاکردنەوەی هەوا لەو بڕە CO2ی کە بەرهەمی هێناوە. بەڵام لەم جۆرە پرۆژانەدا نەژینگە گەرم دەکات بەڵکو وزەی گەرمی خۆریش لەو ڕوبەرەدا دەگۆڕێ بۆ کارەبا و زەوی لە گەرمبوون دەپارێزێت. بەمانایەکی تریش ئەم پرۆژەیە وەک ئەوە وایە ئێمە نزیکەی 4000 درەختی تاوە پێگەیشتومان ناشت بێت. بەڕێزان، ئێمە لە کۆمپانیای ئاڵا لە پارێزگای سلێمانی هەنگاومان نا لە بواری وزە نوێبووەکاندا و دەرگامان لەسەر بەرەمهێنانێکی دۆستی ژینگە کردەوە. هیوادارین و دڵنیاین کە خاوەن کارگەوە بەرهێنەران ئەم هەنگاوی ئێمە گەورەتر و زۆرتر دەکەن. بۆ ئەو مەبەستەش کۆمپانیای خەرمان ئامادەیە بەبێ بەرامبەر ڕووپێوی دەرخستە و بەرچاوڕوونی بۆ هەر بەڕێزێک بکە کە نیازی کاری هەبێت لەم بوارەدا. هەروەها کۆمپانیای ئاڵا دەرگای واڵایە بۆ هەر توێژینەوە و داتاوەرگرتنیەک و ڕیپۆرتاژێک لەسەر پرۆژەکە. دەمەوێت ئاماژە بە وەڵامی ئەو پرسیارە بکەم کە لە زهنی زۆر بەماندا هەیە: ئایا کوردستان بۆ ئەم سیستەمە گونجاوە؟ بە دڵنیایی کوردستان زۆر لایەن ئیجابی تێدایە و زۆر گونجاوە بۆ دانانی سیستەمی وزەی خۆری کە هەندێکیان دەخەینە ڕوو. لە زۆربەی کارگە و بینا و ماڵەکانی کوردستاندا ڕوبەرێکی زۆری بێسوود هەیە کە سەربانەکانیانن کە زۆر گونجاوە بۆ دانانی تەختەی خۆری. جگە لەوەش گۆشەی لاری خۆر و بڕی وزەی کەوتوی خۆر لە کوردستاندا نزیکەی 1000 واتە لە مەتر دووجایەکدا. خاڵەتریش ڕوونی هەوا و کەمی تەبوتۆز لە هەوای کوردستان لە چاو وڵاتانی دەوروبەرمان و ناوچەکە. لە کۆتاییدا هیوامان وایە کوردستانێکی پێشکەوت و ژینگەیەکی خاوێن. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز شاهۆ عەلی بەڕێوەبەری هونەری و سەرپەرشتیاری جێبەجێکاری پرۆژەکە. کۆمپانیای ئاڵا ئاوی سلێمانی لەم هەنگاوە نوێیدا بیری لەوە کردوتەوە خزمەتێکی گەورە بە هاونیشتیمانیان و حکومەتی هەرێم بکات کە ئەو وزە زۆرەی کارگەکان بەکاری ئەهێنن بگەڕێتەوە بۆ هاوڵاتیان. داوا لە بەڕێز کاک شێخ سالار بەڕێوەبەری گشتی کارەبای شاری سلێمانی ئەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتەکەی. سڵاو لە هەموو لایەک میوانە بەڕێزەکان. زۆر دەستخۆشی و پێزانینم هەیە پیرۆزباییان لێکەم کۆمپانیای سلێمانی ئاڵا کۆڵا بۆ ئەم پرۆژە ناوازەیە لە سنووری پارێزگای سلێمانیە. ئێمە لە بچووکی پرۆژەکە نابینین کە 200 کیلۆوات ئەگەر بینە سەر بابەتی کارەبا لەوانەیە بۆ ئێمە پرۆژێکی گەورە نەبێ، بەڵام لە گەورەی پرۆژەکە ئەبینین بۆ کەرتی تایبەت بۆ خۆیان کە ئەوان بەکارهێنانی کارەبایان لە ئاسێکە ئەتوانن ئەوەنەی بە وزەی خۆر و وزەی پاک بەرهەم بێنن. دەستخۆشیان لێکم و ئیشەڵا هەموو ئەو کارگە و مستەسمیر و وەبەرهێنە بەڕێزانەی کە لە سنوورەکە بتوانن چاو لەمان بکەن و پرۆژەی هاوشێوان هەن. ئەوەندەی ئەم بابەتە ئەم پێکهاتانە کە لە معدەن پێکهاتوە جەنابتان ئەیبینن ئێستا لە شوشە و معدەن پێکهاتووە، بەڵام لای من شتێکی تر ئەبینم کە بریتە لە سەوزایی و بریتە لە دارودرەختێک کە ئەم پیاوە بەڕێزانە لەم ژینگایە دروستیان کردووە. بۆ زانیاری بەڕێزان وەکو وتەکانی کاک شاهۆ، ئێمە هەر کیلۆواتێ لە کارەبا کاتێ بەرەمەهێنێ بە وزەی تەقلیدی کە لە چواردەوری خۆمان دوو وێزگی زۆر گەورە لە سنووری پارێزگای سلێمانیا هەیە لە ناحەی تەرکیە و لە ئێرە محەفەیەکی 500 مێگاواتیمان هەیە. هەر وەحدەیە لەوانە پێویستی بە دەیان دار هەیە لە بەرامبەرە کە
مشوری CO2 بخوات ئەو دۆمەکسیدە کاربۆنە خراپەی کە هەیە خرێتە ژینگەوە دەیان نەخۆشی و دەیان کێشەی ژینگەی دروست دەکات کە ئێستا لە جیهانە بەڕێزان ئەبینن چ دەردودرم و نەخۆشیێک بڵاوەتەوە. ژینگە ئەوەی زانایانی بواری ژینگە ئەوەی ڕێکخراوەکانی بواری ژینگە باسیەکەن ئێمە تا 2000 تا 79 تا ساڵی 1970 هەموو گۆی زەوی بریتی بۆ لە 4 ملیار خەڵک. ئێمە بە 40 ساڵی تر توانیمانە 4 ملیاریکە زیاد بکەین. ئێستا سەر زەوی 8 ملیار دانیشتوانی هەیە. بە 40 ساڵ بەقەدەر 4000 ساڵ ئێمە دانیشتوان زیاد کردووە و بەکارهێنان لە هەموو بوارەکانە مضاعفە بە چەند قات. یعنی بێنە بەر چاوی خۆتان بەڕێزان ئێمە تا 79 بەکارهێنان لە هەموو بوارەکانە چۆن بۆ ئێستا ئەم 8 ملیارە چی بەم ژینگە و بەم زەوی ئەەکەین ئێمە. ئەو زانانە پیان وایە ئەگەر بەم حاڵە زەوی بڕوات لە 2050 لەوانەیە کارەسی زۆر گەورە ڕووبات، لەوانەیە ژیان زۆر سەخت بێت لەسەر ڕووی زەوی بەڕاستی. بۆیە لەم هەنگاوە جوانانە هەر کەسێکی کار دەستخۆشی ئەەکەین لە بەرامبەر پاراستنی ژینگە، لە بەرامبەر ئەوەی کە ئێمە بتوانین بچینە سکێڵی ئەو وڵاتە پێشکەوتوانەی کە ئێستا زۆرترین کارەباکەیان بم بوارەیە. بۆ زانیاری بەڕێزان لە ئەوروپا وڵات هەیە ئێستا لە چەند ساڵێکی ترا لەوانەیە واز لە وزەی تەقلیدی بێنێ هەموو بەرهەمهێنانەکەی بەم بابەتە بێ. ئەوەی کێسا منی بینم ئەم پەناڵانەی کە لێرە هەیە برادران هەولیان ناوە لە باشترین جۆرەکان بێنێ. ئەوەی لای چپمانە لای دەستی ڕاستی منە ئەوە لە باشترین جۆرەکانە کە ئەمڕۆ بەرهەمە هێندێ لە جیهانە دەستخۆشیان یەکەم و ئەوە نیڤێرتەرانەی کە هێناوێنە بە وتی خۆیان لە هەرە باشترین جۆرەکانە هەولیان ناو بهێنن و نرخی تێچووی ئەم بابەتە سعرەکانی وا دابەزیوە کە هەموو کەسێ ئەتوانێت ئیقدام کە هەوڵ باکە لە پرۆژەکانی خۆیان لە سەربانی ماڵەکانیان لە هەر شوێنێ کە مەجال هەبێک و کاکە بە ئاماژەی پێدا دابنرێت. من ئەوەندە ئەڵێم لە ڕووی جەدوای ئابووریەوە دراسەیەکم بۆ پرۆژەی بەڕێزیان کردووە لەوانەیە بە 5 ساڵێک بتوانێت ئەم پرۆژەیە داهاتی خۆی یان ئەو پارەی تای سەرفراوە بگەڕێنێتەوە کە لە کاتێکە گەرنتی ئەم پرۆژەیە 20 بۆ 25 ساڵە. واتە تو ئەگەر بتوانی ئەم پرۆژەیە جێبەجێکی لە 8 شوێنێک 5 ساڵێک پارەکەی لە مەسرفی تۆ بێ و پارەکە بۆ ئەگەڕێتەوە 20 ساڵ ئەم کاراکەوێتە بەلاش و وزەیەکی پاک لەگەڵ ئەوەی خێرێک و کارێکی گەورەمان کردەوە پاراستنی ژینگە خێرێکی مادی زۆر باشمان بە خۆمان گەڕانێتەوە. زۆر سپاسیانەکەم جارێکە پشتیوانیانەکەین بە هەر شێوەیە ئەمە خۆیان کردوانە ینی بە توانای خۆیان بە ئەندازێرانی خۆیانم کاریان کردو بەبێ پشتیوانی ئێمە هەموو پشتیوانەکان پێشکەشەکەین بۆ هەر شتێبیانەوێت لە خزمەتیانین و هەر کەسی کە ئەوەی کاکشاهەوەتی بە ئەوان و بە ئێمەش هەر هاوکاریەکیانەوێ هەر زانیاریەکیانەوێ هەر دیزاینێکە بە دەسەڵاتی ئێمە بکرێت و ئەوان هاوکاریانەکەین و سەرکەوتوە بن. سوپاس بۆیەوە. سپاس بۆ بەڕێز کاک شێخ سالار بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانی. ئاوی سلێمانی بە پێشکەوتووترین تەکنەلۆژیای ئەوروپی بەرهەم دەهێنرێت و ڕۆژانە لە تاقیگەکەماندا زیاتر لە 216 پشکنینی کیمیایی و فیزیایی و مایکرۆبایۆلۆجی ئەنجام ئەدرێت. ئێستاش داوا لە بەڕێز مامۆستا ڕێبوار مامۆستای زانکۆ و پسپۆر لە بواری وزە نوێبۆکان ئەکەین بفەرموێت بۆ پێشکەشکردنی وتەکەی. سپاس دادێکیان باش ئەمنیش وەکو دوکتۆرە باڵ بکەم. ئەم کاتتان باش سڵاوی خواتان لێبێ. بەڕاستی ئەمێ لێوە دەست پێ بکەم کە زۆر 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 خۆشحاڵم پیرۆزبایی کردنەوەی ئەم محەتە بچووکە با بڵێن گەورە بەنسبەت ئێمە و بچووک بەنسبەت سۆلارەوە کە چەند ئەتوانین سوودی لێوەرگرێ بکەم لێەوە. لە ڕاستیە بە وتەیەکی پیرەمێر دەست پێکەم دوێنێ شەو پێرێشەو قسەیەکی پیرەمێردم خوێنەوە ئەڵێ هەر کەسێ هۆستی خۆی بکات دوول لە ڕوتان باجی بێ عەقلیمانە دێن. بەڕاستی وتەیەکی زۆر جوان بەدڵم بوو بەس لەبەرەوە حەدم نییە وەسفی خۆم بکەم بەرامبەرتان بەس باوەڕ بکەن لە ماوەی 10 ساڵی ڕابردووە ئەتوانم بڵێم زۆر زۆر خۆبەخشانە هەوڵمان ناوە بە هەر شێوەیەک بێت ئەم جۆرە محەتەنە ئەم جۆرە سیستەمانە لە کوردستانە وجودیان هەبێ دا بمەزرێن بەداخەوە کەم تا زۆر کەم جواب دراوەتەوە.
لەبەرەوە دەستخۆشیتان لێ یەکەم و پیرۆزباییتان لێ یەکەم و هیوام وایە هەموو ئەو کارگانەی کە لەم دەوروبەریاو لەم نزیکانەوە بەت و لە هەموو کوردستانان هاوشێوەی ئەمان ئەم جۆرە سیستەمانەدا بمەزرێن لە ڕاستیە ئەمەوێت دەستخۆشی زۆریشم لە حکومەتی خۆجێی کوردستان بکەم چونکە بەڵام ئەتوانم بڵێم لە سەردەمی دکتۆر بەرهەمەوە لە سەردەمی دکتۆر بەرهەمەوە کە یەکەم پرۆپۆزەڵ بوو بۆ دامەزرانی هاوشێوەی ئەم جۆرە سیستەمانە دامانێ جوابێکی وای نەبوو بەڕێز دکتۆر هەواڵ بوو کە دەستخۆشی لە یەکەم لە ساڵی 2019 سیمینارێکمان کرد لە پارێزگای سلێمانی ڕێنمایی تەواو دەرچووە کە پێمان ئەڵێ هەر جۆرێک کارگە و بینایەکی استراتیجی یا بازرگانی لە ناوچەکەدا هەبێت ئەبێ لە سابیستی ئەم جۆرە وزانە سوود لەم جۆرە وزانە وەربگرێت لەبەرەوە بەڕاستی بەجیا لەوەی کە لایەنی مادی و ئاتە با بڵێن ئەگەر لایەنی ژینگەیەکەشی واز لێبێنی کە زۆر تاکەم خەڵک ئەوەنە با بڵێن جوابدانەوەیەکی خێرای نەبێ بۆی لایەنە ئابوووریەکەی وامان لێکا کە بەڕاستی زۆر خێراز ڕوو لەم سەرچاوانە بکەین دۆسەری بکەن ئەو نەوتەی کە ئەمڕۆ لەژێر قاچمانایە و زۆر ئەتوانم بڵێم زۆر بێبیرانە دەری ئەهێنین و ئەی سووتێنین و ئەیکەین بە دووەمەسیدی کاربۆن و بە قوڕگی دەوروبەرەکەمانیاکەین هەر تەنها لە شاری سلێمانی باوەکو نمونەوەری بگرین 500 جەنەرەیتەر ئیشەکات چ تاقەیەک ئەسووتێ ئەو تاقەیە چۆن ئەتوانرێت بە ئاسانی سوودی لێ وەربگیرە و بفرۆشێتەوە لە بەرامبەری ئاز سوود لەم وزەخۆرانە وەربگیرێت لەم شانانە وەربگیرێت لە کاتێکە ئەو وزەی کە دێت ئەڕوات و هیچ سوودێکی نامێنێ بۆ ئێمە دووبارە دەستخۆشی لە هەموو لایەکتانەکەم هیوام وایە ئەم جۆرە سیستەمانەوە ئەم جۆرە با بڵێن ئەم جۆرە مەحەتانە زۆر بێت کەسانی سەرمایەدارمان زیاتر بیر لەوە بکەنەوە چۆن بتوانن سوود لەو وزەیە وەربگرن کە ڕۆژانە خوا بۆمان ئەنێرێت و لێمان ئاوا ئەبێت و بە هیچ شێوەیە ناتوانین دەستمان کەوێتەوە هیچ نەبێت سوودێ بە ژینگە و دەوروبەرەکەمان بگەێنین تا بتوانین زیاتر سوود لەم جۆرە سیستەمانە وەربگرین و دووبارەش دەستخۆشی لەم بەڕێزاناکەم کە ئەم سیستەمەیان دانا بەڕاستی ئەمە ئۆفەرێک بوو کە کەم تا زۆر لە زۆر کەم جێگای ئەم دنیا دەستەکەوێت کە هەر کەسێ بێ ئەم سیستەمەدا بمەزرێنێ نازانم کاکشاهۆ وتی خۆبەخشانە دێت پێوانەتان بۆ کات دراستەیەکتان بۆ کات و بۆتان باسە کات چەندی تێچێ و چەندی تێناچێت چەند سوودی لێ وەرگن و چەند سوودیشی لێ وەرناگرن ئەمە کۆتا قسەم بێت نامێت زیاتر لە کاتان بگرم چونکە بەڕاستی زۆر قسەکرا تەنها ئەوە نەیە لە زۆر بواری زانستیە بەداخەوە زۆر تاکەم زۆر لە دواوین لەو باوەڕێم ئەگەر ئێمە بمانەوێت دەست پێ بکەین و هاوشێوەی وڵاتانی پێشکەوت و بگەینە ئاسیان کاتێکی زۆرمان بوێت دیانەوانەیە بەداخەوە لە کتارەکە زۆر دواکەوت بین بەڵام لایەنی وزدەنوێ بۆکان و لایەنی وزدەی خۆر بە تایبەتی توانێت بڵم ئەگەر ئەمڕۆ دەست پێ بکەین هاوشانی وڵاتەکانی تر دەست پێ ئەەکەین و زۆر تاکەم لە هیچ یەکێ لە وڵاتەکانی تر زۆر دواکەوتوتر نین ئەتوانین بڵێن ئەم زانستە ئەتوانین وەکو ئەوان سوودی لێ وەربگرین بینیتان لێرە لەخوا بەزیابێت ئەم بەڕێزانە بە توانای خۆیان بە ئیمکانەتی خۆیان بەو وەسائلەکەمانەی کە لەبەردەستیانە بەتوانینوانە ئەم مەحەتەیەدا بمەزرێنن دووبارە دەستخۆشی لە هەموو لایەکەم دووبارە دەستخۆشی لەوانە ئەەکەم کە هاوکاری ئەم جۆرە سیستەمانن کە پشتگیری ئەم جۆرە سیستەمانە ئەەکەم ڕووی دەمیشمەکەمە کاک دکتۆر هەڤاڵ کاک شێخ سالار کە بەڕاستی زۆر پشتگیری ئەم بوارانەیان کردووە یا هەموو ئەوانەی تر کە لەم بوارەیە زۆر تاکەم دەستیان هەیە بە کاک شێخی واشەوە ئەمانە هەمووی ئەم شێخانەی کە با بڵێن بواری کارەبایان بۆ گرتوین بەڕاستی خزمەتێکی باشی ئەم بوانیان کردو زۆر باش بەرەو پێشەوە چوون هیوامان وایە زیاتر پشتگیریتان بن و زیاتر هاوکاریتان بکەن دەستخۆشیتان لە یەکەم سوپاس بۆ هەموو لایەک دەستان خۆش بێت